سڵاتان لەبێم کاتتان باش ئەمڕۆ 27 ئازار ڕۆژی جیهانی شانۆیە لە جیهاندا دیارە لە شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە ساڵانە لەم کاتەدا و لەم ڕۆژەدا چەندین چالاکی هونەری ڕۆشنبیری تایبەت بە ڕۆژی جیهانی شانۆ ساز دەکرێت. ئێستا لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی بڕیارە مەراسیمێکی تایبەت بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆەوە ساز بکرێت. من لێرەدا چەند کەسایەتی هونەرمەندان لە شانۆکاران لێرەدان دەمەوێت گفتوگۆ بکەم لە گەڵیانە خات و ڕووبار و دکتۆر نیاز دوو هاوسەری دیاری ناو بواری شانۆ ئەکتەری دیاری هەرێمی کوردستانن. خات و ڕووبار ڕۆژی جیهانی شانۆتان لێ پیرۆز بێ، پەیامتان لەم ڕۆژەدا چییە؟ زۆر سپاس بەخێبێن سەر چاومان ئەمە ڕۆژی ئێمەیە ئێمە بەخێراتنتانەکەین سەر چاوماناتن. لە ڕاستیە ڕۆژی جیهانی شانۆ بۆ شانۆکاران ماتەمی نییە لەبەرەوەی هیچ دڵخۆشکەر نییە. فلیج بووین بە تەواوەتی بە تایبەتی هونەری شانۆ نەکە لە سەردەمی کۆرۆنایە پێش سەردەمی داعشیشەوە شانۆکاران هەموو بە تەواوەتی ئیفلیج بووین. هیوادارین ئەتر دواناخۆشیمان بێ و لەمڕۆوە شتەکان بەرەو ئەقارێکی تر بڕوە، بەرەو خۆشی بڕوە، بەرەو دەستکراوە یەک بڕوە کە بتوانین هەموو بکەوینەوە و کار و ئیشی هونەری شانۆی جوان و دانسقە پێشکەش بکەین. هیوادارم ئەمە پەیامی منە کە ئیشەڵا دواناخۆشیمان بێ. ڕووبار خان لە ڕۆژی جیهانی شانۆیە زۆر جاروا بە ئەکتەرەکان ئەوانەی کە لە شانۆ بواری شانۆدا کار دەکەن دەبێت بەس لەم ڕۆژەدا هونەرمەندان بەسەر دەکرێنەوە یاخودیات دەکرێنەوە. ئێوە وتەتان چییە؟ بەتەکی دەوەنی منیش گلەیەکانم کرد هەر تاوتم پێش سەردەمی داعشیش. لە ڕاستیە ئێرە بەس بە ناو شاری سلێمانی بەس بە ناو شاری پایتەختی ئەدەب و هونەرە ئێمە بە زۆرە ملەی خۆمان ئیشەکەین. ئێستاش لەم هەموو نەهامەتی و نەبوونی و نەکبەتی و نەخۆشیەیە 4-5 ئیشی جوان بەم مەراسیمە پێشکەشەکرێ لە ڕاستیە ئەمە شەڕە لەگەڵ شێرە لەم سەردەمەیە کە ئەکرێت. هیوادارم گرنگیەک ئاوڕێک بنەوە لە شانۆ گرنگیەکی پێ بدرێت چونکە مانەوە نەمانەوێت ئەمە کللتور ئێمە پێشکەشەکەین. ناساندنی هەموو دەوڵەتێکیش لە ڕێی کللتورەوە ئەبێت. ئەم هەموو ممەسیل و ئەکتەرە ناوبانگانەی جیهانیش هەمووی لە ڕێی شانۆ بووناتە ئەو ئاسا. هیوادارم لای ئێمەشەوە لایەکمان لێ بکەنەوە. هیچمان لەوانی تر کەمتر نییە بگرە زیاتریشە، بەڵام ئێمە ڕێزی خۆمان بەداخەوە کە ڕێز ناگیرێت. تەنها یەک ڕۆژیان بۆ تەرخان کردوین کە ئێمە هەموو ڕۆژەکانمان کە شانۆ پێشکەشەکەین و بینەریەت بۆ سەیری شانۆکانمان بخۆی ڕۆژێکی تایبەتە بۆمان. دووبارە ڕۆژی جیهانی شانۆتان لێ پیرۆز بێ. دکتۆر نیاز هاوسەری ڕووبارخان ئەکتەر و دەرهێنەرێکی دیاری هەرێمی کوردستان ئەمەوێ پەیامی ئەو لە ڕۆژی جیهانی شانۆدا بگوازمەوە. کاک دکتۆر سڵاو لێ بێ، پەیامتان لە ڕۆژی جیهانی شانۆدا چییە؟ بێگومان پیرۆزبایی لە سەرجەم شانۆکارانی جیهانەکەم و شانۆکارانی کورد بەگشتی و شانۆکارانی شاری سلێمانی و ئەم بەڕێزانەی کە ئەمڕۆ برەوە دەن بە ڕەوتی شانۆی کوردی پیرۆزبایی تایبەتیان لێ یەکەم. بێگومان بەداخەوە هەموو کاتێک ئێمە هەر وەکو جۆرێک لە جۆرەکان خەریکی کڕوزانەوەین بۆ هونەری شانۆی کوردی نەک بۆ خۆمان. چۆمە ڕاستی بەداخەوە من هەموو کات هەتا نووسراوێکشم بڵاو کردەوە بێکەوە ساڵی جارێک هەموو ڕاگەیاندن ساڵی جارێک، هەموو حکومەت ساڵی جارێک، هەموو لایەنە پەیوەندیدەکان ساڵی جارێک بە شەرمانە یاداکەنەوە و ساڵی جارێکی شانۆکاران بە شتێکی زۆر ئاسایی بەڕێەکەن و ساڵی جارێکیش ڕەوتی شانۆ گفتوگویەکی کرچ و کاڵی لەسەر ئەکرێ کە ئەمە بەڕاستی بۆ شاری سلێمانی و بۆ کوردستان ئەتوانم بڵێم جۆرێک لە تەغریب و نامۆبوونە کە هەمیشە شارێکی زیندوو بووە، شارێک بۆ جمەی هاتووە لە شانۆ لە سەردەمی ڕژێمەکانی پێشووتر هەتاکو و ئەتوانم بڵێم نەوەدەکانیشکەوە ڕەوتی شانۆ بڕ. بەڵام بەداخەوە دیسانەگەینەوە خاڵی سفر چکم هیچ گۆڕانکاریەک لە ڕووی تەکنیکەڵ و لە ڕووی سینۆگرافیا و لە ڕووی پێداویستی و پەیداکردنی پێداویستەکانی هونەری شانۆ بەرهەم نین و بەرهەویش نەکراون و بەرهەویش ناکرێن
کە ئەمە بۆ خۆی بەداخەوە ڕژبینیەکە بەڵام لەگەڵەوەشا بەڕاستی وەکو ڕووباری ژاماژەی پیا و گەنجانە ئەمڕۆ خوێنی تازەونەوەی نوێن بۆ هوەری شانۆی کوردی هیوادارم ڕەوتەکە لەسەر دەستی هەموو نەوەکانە بە شێوەیەکی جوان برابەڕێەوە بەڵام هەر هیوایە و داوایەکی نووتر نازانین کەی ئەم هیوایە سەوزە بێ کەی گۆڕانکاری بەسەر شانۆی کوردی دادەیەکەی ئێمەش ئەتوانی سنوورەکان ببەزێنین بەڕاستی ڕۆژی شانۆ یان با بڵێن شانۆ ئەو ڕۆژە ڕۆژێتی کە هەمیشە هۆڵەکان جمەی بە لە نمایش چووکم بوونی شانۆ بە بوونی بەردەوامبوونیەوەیەتی ناکرێتەوە ساڵی جارێک و ساڵی جارێک فیستیڤالێک یان بکە یاخود نەکە یاخود بە چەند مانگی جارێک شانۆی یەک لێرە و لەوێ بەرجۆمانەکەوێت ئەکریان ناکرێ خۆی بەردەوامبوون لە هەموو وڵاتانی دنیاە لەبەرەوەی لا ئەوان هەموو شتەکان کەلتورە ئێستا بڕۆ لە وڵاتان ئەتوانم بڵێم بە دەلیل و بە دیکۆمنتاری هەیە و ئێستاش لەم ڕۆژەیە لە وڵاتێکی وەکو سوید لە وڵاتێکی وەکو رووسیا کە خاوەن بەس لە ناو مۆسکۆیە خاوەنی 500 هۆڵی شانۆیە جمەی کاری شانۆیی دێت و لە وڵاتێکی وەکو ئەمریکایە یەک شانۆیی 186 میلیۆن دلار کلفەکەیەتی و زۆر نمونەی تر کە ئێمە بەزەیمان بە خۆمانەیەتەوە لە هۆڵێکی سارد و سڕا ئەم گەنجانەوە ئێمەش و خۆشمان ونەوەی پێش خۆشمان بەم نەهامەتێ بردوێتە سەر هیوادارین تر گۆڕانکاری بەسەردا بێت. سپاس چاوەکەن تەکانتان دووبارە ڕۆژی گیانی شانۆ لە ئێوەی ئەکتەر پیرۆز بێت دوو نمونەی جوانی ناو شانۆ هوەری کوردین دیارە مەراسیمی ڕۆژی جیهانی شانۆ لە هۆڵی ڕۆشنبیری با مەراسیمێکی تایبەت دەکرێتەوە بڕیارە پاش چەند خولەکێکی دیکە لێرەدا بە مەراسیمێکی تایبەت و چەندین شانۆگەری پێشکەش بکرێت هونەرمەندان و کەسایەتی و شانۆکاران هاتوونەتە ئێرە بۆ بینینی نمایشەکە و هەروەها لەگەڵەوەشدا وتاری وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی لێرەدا وتاریان دەبێت بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆەوە.